دووبارە سڵاو بەڕێزان. کاک شێخ، تۆ لە دوای ڕاپەڕینەوەوانە لەلایەن کێوە بانکرایەوە بۆ ناویەکێتی یەک خۆت هاتیتەوە یان داوایان لێ کردی کە هەرێژیتی بووم. بەڵێ ئێمە کەس چوینە دەرەوە بۆ ئەوروپا بەڕاستی بە پێی نەخشەیەک بوو کە ئیتر ئێمە پێمان وا بوو دوایان فال بەشێک بێتەوە پەرتیزان دێتەوە ناو کوردستان و بەشێکی چینە دەرەوە. ئەو کەسانی کە مناڵیان هەیە و کەسانی کە مناڵیان زۆرە و کەسی بچینە دەرەوە هەم مناڵەکانیشمان بەخێوگرت چکەمە زۆر وەزمان خراپ بوو. وەزی اقتصادی دوایان فالەکانی یەکێتی زۆر خراپ بوو. وە گەورەترین فەزڵی یەکێتیشەوە بۆ حدودی 900 ملیۆن تمەنیە بوو لە ئەنفالەکان کە ڕۆیشت هەموو پارەکانی تەوزیع کرد بەسەرەوە خێزانانی کە لەگەڵمان هاتن بەبێ ئەوەی کە بیر لەوە بکرێتەوە ئەمە یەکێتی نییە. هەر خێزانێک 10,000 تومەن و مناڵی 500 دیناریشی وەرەگرت. یەکێتی 1 تومەنیشی لە میزانەکەیان نەما. بۆیە یەکێتی وەزعی اقتصادی زۆر خراپ بوو و ئەو بڕەپارەی ئێرانیش کایدا زۆر کەم بوو بەشی ناکرد. هەیزاری و مەنزڵێک نۆکاومان لێنە 200 دەرمنۆشیتیان نەبوو. بۆیە قەرادرا کە کۆمەڵێک بڕۆینە دەرەوەی توانین ئەوەی ئیمکانێتمان هەیە ئەوەی کە شتمان هەیە بیفرۆشینە کە سوکارمان ناوکاریمانەکە ئێمە ڕۆیشتین بەڵام هاتنەوەکەژی ترمە لەوەشان لەی سوکارەکانیشیدا نەبڕین. بەڵێ خەریک بووین. تو دوای ڕاپەڕین گەڕایتەوە؟ بەڵێ بەڵێ. کاتی تۆ یەکسەلەنەوەیشی تێ دەست بەکار بووی؟ نەخێر من هاتمەوە بۆ کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستان. بەڵێ. کە هاتمەوە بۆ کۆنگرە لەوێ لە کۆنگرەیە بەشداریم کرد. دووە بوو من فکری پەرلەمانی کوردستان بۆ هەڵبژاردننی پەرلەمان لە ساڵی 92 من یەکێک لە هەڵبژێردراوەکانی پەرلەمان بووم. نەمزانی کە منیان تەرشیا کردەوە. من چوم بۆ لای کاک نوشوان ماڵەکەی لە پشتی مەقەڕی سزنی ئێستاوە بوو ماڵی برادرێکی خۆمان بنەزەم ناوکی بیرچێتەوە. پێی وتم وتی تۆ مرەشەحی ئێمەی هەتاواشی وتی من تەرشیام نەکردووی کاکە مەرفوات تەرشیحی کردووی بۆ ئەندامی پەرلەمان. منیشتم کاک نوشوان تۆ ڕئیسی پەرلەمانەکەی؟ وتی نەخێرتم باش کە تۆ بۆ ڕئیسی ناکەی من گوناحم جێم بکەی بەندامی پەرلەمان. ئەگەر ڕیاسەتی وزراکەی وەزیریەکەم ئەگەر ڕئیسی پەرلەمانەکەی ئەندامی پەرلەمانەکەم بەڵام کە تۆ نایکی من بۆ توژەکەی. لەبەرەوەم بڕیارمدا نەیکەمەوە خۆم کوژاندۆ لە قایمەی ئینی پەرلەمان و چوومە دەرەوە بۆی تریسکەینم لەسەر نەمێنێ. بەڵێ. ئەکەی گەڕایتەوە؟ منی تر کە ساڵی چەند جاری تراتمەوە بۆ مانگ و بۆوانە بەڵام ساڵی 1994 هاتمەوە کە 1994 هاتمەوە ئەو سەردەمە مامزرار چوو بۆ هەولێر لەگەڵ کاک مەسعوداش بێتەوە شەڕ بوو شەڕ گەرم بوو لەگەڵ پارتی بەحساب لە هەولێر کۆبنەوەی بکرێ. مامزرار گەیشتای بە سوڵتان و بەرقێشی بۆ هات کە کاک مەسعود نایە بۆ هەولێر چووکە داژی کراوە. لەبەرەوە مامزاری نەگەڕایەوە بۆ قەڵات سوالان نەچووش بۆ هەولێر لە کۆی مایەوە. منیش لەگەڵ ئەبوو شاب چوین سەردانی کا عوسمانی حاجی مەحموود وام بکەین لە هیران و نازنین لە ڕێزەپەیەک بوو دژی پارتی شەڕەکان هەندە حیوان و خواردن و شتمان بۆ بردبوون بۆ سەردانیان کە گەڕاینەوەتمان بۆ سەر لە مامزار نەدەین کە چوینتر مامزار من هێشتەوە کە هێشتمیەوە ئیشەکانی بەردەستیەوە مەگرمامەوە بە دەوری ساڵێک لەگەڵێ. بەڵێ زۆر باشە. کەی چوویتە مەکتەبی ئیدارە و دارایی گشتی یەکێتی؟ من ساڵی نیایەتی 1999. نیایەتی 1999. بەڵێ. ئەتوانی ڕاشکاوانە پێم بڵێ ئەوەی کە ئێستا لەسەر مەکتەبی ئیدارە و دارایی گشتی ئەو حیزبە ئەوترێ چەندی وایە و چەندی وانە؟ خۆی کاتی خۆی هەموو پارەکانی یەکێتی نیشتیمانی و سەرۆتی ئەم سنوورانە هەمووی لە ئیداری گشتی بوو لە ئیدارە و مالی گشتی بوو. من مامزارتی دەشوێی ژەکەی وتم مامزار من لە حکومەتیش ناکەم وتی لە حکومەت دیارە یەکێتی وتم لە یەکێتیش دەکەم. وتی باشە من وتم بەڵام مەزارم دە 1-2 مانگ سەردانەکەم عیلاقاتەکانی خۆمینەکەم ئەو تەحملی نەکەرا ئەو ڕۆژە ئەمریشی بۆ دەرکردم بە تەبع نووسراوە ئەمرەکەم لایە و بەدەسوخەتی خۆشی نووسویێتی لە جگە لەوەی کە جێگری کاک دارۆی شێخ نووری تۆ نوێنەری منیشی لەوێ لە ئیدارەی گشتی ئەدینەرم بۆ پاکردنەوەی دەمپیس و دەستپیس و داپیسەکان تەبیع کامەم بینی بەڕاستی دڵخۆش بووم بەڵام من نەچوم مباشرە بکەم چون کاک دارۆ لێنە بووکتم تاوریتەوەی باشتر ناکەم. شەو چوم بۆ لای کاک نوشوان ئەو سەردەم منە لای کاک نوشوان نەخەوتم لەوێ لە گردەکەی عەلی نازی وتم کاک نوشوانم ئەمریان بۆ دەرکردم کاک نوشوان زۆری پێخۆش بوو وتی پێم وایە شێخ ئەو ئەمرا کە تویان داناوە لێ و مەمزار توی لێ داناوە قەناعەتی وایە کە گەندەڵی هەیە و سەری بۆ گەنێکەش لە ئیداری گشتیایە کە تۆ ئەنێرە بۆی وەچاکسازی لەبەرەوە تا زۆر بڕۆ مباشرەت بکە. بەڵێ. وا بوو کە چویت؟ بەڵێ کە چوم سەری بۆ گەنی لێ بوو. چەندی و چارەسەر کرد؟ هیچی. بۆ لەبەرەوەی مامزار لەگەڵ کاک دارۆ ئاش بۆ
بینی باش نەبوو سا لەگەڵ چەند کادرێک مشکلە توش بوو کە من چوون بۆ ئیدارەی گشتی زۆر بە زدی دەسم بەیش کرد و زۆر بە زدی سەرپەرشتی شەکان مەکرد بەڵام ڕۆژێک من نامەیەکم مەمزرال نووسی پاش 2 مانگ 3 مانگ کە لەگەڵ کاک شێخ بایز و کاک ئازادی سیبراهیممانە دانیشتوان دەمێک لێ بوون ڕاوێژم پێکردن نامەیەکم بۆ مەمزرال نووسی چونکە میزانی و مەشارە تێکەڵ بوو کەس نێزانی پارە چۆن دێ چۆنە ڕۆ نامەکەی بۆ مەمزرال نووسی کام تێکەڵی پێکەڵیە دزی فزی زۆری تیاکرێ مەشاکلی زۆری تیا بۆیە میزانی و مەشارە ئەلێک زیاب بکەینەوە و هەوڵدەین ئەمانە تەنزیم بکەین چکە داهاتیشی زۆری هەیەکی تیشتیمانی لێرە مامزرال جوابی داومەوە ئەڵێ ئیدارەی گشتی تایبەتەوە سەر بەخۆمە و هیچ عیبێکی نییە ئەگەر ناڕازی تا بگوازمەوە شوێنێکی دیکە منیش بۆم نووسێوتم بەڵێ ناڕازیم و لێرەش ئیش ناکەم و زارێکی جێگری کەس نابم لەیشی نیشتیمانی کوردستانە هەتا لێ پرسیم مە بەدەست چیەیە وتم هیچ ئینسانێک لێشی تێمە جێگری نابم سوێن جێگری زۆر شتێکی بێمانایە بەڕاستی بۆیە من وازم هێنانی ئاخر نامی بۆ نادمەڵێ بێ پشووی درێژ دەبێت بۆ کاری ئایندە نووسیمیز پێویستی بە پشووی درێژنێ و کاری ئایندەش ناکەم و لە ساو دانیشتم بەڵێ بەڵام وەڵامی پرسیارەکەی منە نایەوەکە ئایا ئەوەی ئێستا ئەوترێت لەسەر مەکتەبی دارایی ئەو حیزبە چنی ڕاستە چنی ڕاست نییە قسەی زۆر ئەکرێت کە زۆر شوێنی لەسەر تاپۆ کراوە داهاتی زۆر شوێنە چێتەوە ئەوێ خۆی یەکێک لە هەڵە کوشندەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە کردی بە تایبەتی ئیدارەی گشتی و کۆمپانیەکانی نۆکان ئەمەیان جێبەجێ کرد ئەو هەڵە کوشندەوە بوو کە من لە کۆنگرەی یەکێتیش باسم کرد بە ڕاشکاوانە زۆر بە ڕاشکاوانە ئەوە هەڵەیەکی کوشندە بوو کە یەکێتی خۆی پێکوشت ئەویش ئەوە بوو کە ممتەلەکاتی گشتی ئەو ئەرزەی کە هەبوو لە ئینزیباتخانی سلێمانی لە حامی سلێمانی بەشێکی زۆری لە منطقەی کورسات لە منطقەی ئاڵتون لە زۆر شوێنی تر بە سەدان و هەزاران دۆنمیان لەسەرژێتی لەسەر ئیدارەی گشتی تاپۆ کرد ئەمە بوو بە کارێک هەتا من ڕێیم وایە سەر ڕێیم وایە ئەگەریشتی نیشتیمانی ێستا نیوە لەوە بفرۆشێتەوە بە خەڵق و بیکا بە شقە بۆ گەنجەکان پێم وایە هەموو گەنجەکانی سلێمانی شقە و شوێنی ژیان و گوزرانی خۆیان دەستەکەوێت بۆ من پێم وایە هەر لەمەمەوە بیگرە ئێمە کاتی خۆی کە پێشمەرگە بووین بۆ بەژەوەندی خەڵک پێشمەرگە بووین بۆ خەڵکی کوردستان پێشمەرگە بووین بەڵام کاتی ناوشار ئێمە هاتوین ممتەلەکاتی گشتیمان ئێستاش ماوە ئەوانە بەڵێ ماوە ئەوەی کە تۆ باسێکی بەڵێ ماوە بەڵێ جا لە کوردستانە بەزێکێتی وای کردەوە نا ناپارتی زۆر زیاتری کردو بەڵام من حەقی حیزبی خۆم ئەوەی کە حیوا حیزبی کە قەباتم تیا کردو بەڵێ بۆ ئەوان ڕەنگە زۆر عادی بێت چکە ئەوان زۆریشتر بیرەکەن ئەمە زۆریشتر بیرەکەینەوە چەند سەرکردایەتی یان مەکتەبی سیاسی هەڵوێستیان هەبوو لە ئاستا و شتانە من بۆ واسێنانەکەم و لە ڕاستی ئەو خراپەکاریانەی کە هەبوو دانیشتەکەم ئەو سەدەمە کە من وازمێنە لە ساڵی 2000 خەڵک ڕەنگە بەرتیل و پاری زۆری بدایە ئەو شوێنی منی دەستکەوێت چکە بە دەردی کوردی ڕقەز و بەزی یەشێتی لێ بوو بەڵێ بەڵام من خۆمە تەکسیە چوم تا چەند سەرکردایەتی و مەکتەبی سیاسی هەڵوێستیان هەبوو لە ئاستا ئەو شتانێک کە ئەکرا هیچ هەڵوێستیان نەبوو کەسیان هەڵوێستیان نەبوو هۆی ڕخنەیشیان نەبوو بەڵێ بۆ نەبوونی هۆکاری نەبوون ڕخنەکان چی بوو مامزرار چی پێوایان کردو خۆشە مستەفید بوون لەوە بەخۆشیان مستەفید بوون بەڵێ بەشیان بەڵێ زۆر باشە باسی واکرێت کە تۆ لەگەڵ نەشورە مستەفا سەردانێکی جەنرال تاڵەبانی ئەکەن لە قەڵا چوالان تۆ لەوێ پێشنیاری ئەوە ئەەکەیت کە ئەنجومەنێک دروست بکرێت بوو یەکێتی و کاروبارەکانی یەکێتی بەڕێوە بەرێت و تەنانەت بە دەق بوتوتە مانای نییە تفەنگێک لە گەرمیان یان مەغزەنەکەی بگۆڕێت تاڵەبانی لێ ئاگادار بێت حەقا ئەنجومەنێت دروست بکرێ و یەکێتی لێوە بەڕێبێ قسە لەسەر ئەوەیە کە تۆ لە دوای ئەم جوملەیەتوان هیچ پۆستێکە وەرنەگرتووە خۆت وەرە نەگرت یان نیان نایتێ خۆی چەند پێشنیارێکی بۆکم وەرم نەگرت من پێشنیارم بۆ کرا کە سەرپەرشتی ڕێکخستەکانی منطقەی دوکان و تا ڕانێش بکەم و مەمزار خۆی 2-3 تەکلیفی لێ کردم وتی بکە وتم مەمزار ئیش ناکەم وتی بۆ ئیش ناکەی وتم من ئێستا گلەی مێ لێشێتی و پێم وایە یەکێتی وەزی باش نییە ئێستا بمکە زیێگری سکرتێری گشتیار بۆ نەسەوتم بمکە زیێگری سکرتێری گشتی ناتوان نایکەم بەڵام یەکێتی هەنگاوی چاکسازی و چاچی بۆ بنێ و یەکێتی بگۆڕێ لەگەڵ برادەرەکانی گۆڕان لێک نزیک بنەوە ئەوسا بە سکرتێرەکە بڵێ تەلەفۆن بۆ بکە ئەمە مەسئول کۆمیتەی پیرەمەگرون بەڵام ئێستا حرمەتی خۆم خۆشی و شخصەتی خۆم خۆشی و ئەمێ پارێزگاری لە خەباتی ڕابردووی خۆم بکەم بەڵێ زۆر باشە دوای هەموو ئەم قسانە
توانی زۆر ڕاشکاوانە پێم بڵێ شێخ محەممەدی سەرگەڵ و خۆی تا چەند مستەفید بووە لە یەکێتی من لە یەکێتی دوو ئیسیفادەم کردو بەڕاستی یەکێکیان لە ساڵی 1992 قەتەی ئەرزیان دامێ لە سلێمانی لە سلێمانی 200 مترە 280 مترە فرۆشمەوە بە 4,000 دلار ئەوەی دێ پێڵم لێرە چلوەرەکە 4,000ەکەش بۆ خۆم نەبوو برادێک پێویستی پێ بدام بەو ئەوە ئەرزەکە و سیارێک چمێ سیارەکەش مامزار بۆی کڕی مەژ ماڵی گۆڕانەوە بێ دوای زیاخونی گۆڕان مامزرا بۆی کڕی بۆ تۆ نزیک بوو لە گۆڕانەوە من لەگەڵ کاین شاز بە نزیک بوو بەڵێ باش باسی واکرێت کە تۆ لە دەرەوە لە ئەوروپا یەکێ بوویلانی کە زۆر نزیک بووی لە نەوشرا مستەفاوە بەڵام لە کاتی دروستکردنی گۆڕانە هیچ هاوکاریەکە نەکردەوە تەنانەت بە قسەش تەیدە نەکردن بۆ وڵا من بێلایانی مەڕبژارد کۆمەڵە سەبەبەیە کە ناکری لێرە بیڵێم سەبەکان ڕەگە شخصی بێژنا کە نوشوان ئێمە زۆر فیاە نێمە دوو هاوڕێی نزیکترین هاوڕێ یەکتر بووین و وەکو براگەور و براتوش تەعاملمان کردو نەگۆک زەرزەر وامەڵێر وەکو دوو برای یەکترین وسەر ڕێی وایە بەڵام من ڕۆژێک لە ڕۆژان لە زیابوونەوە بەڵێرم نەداوە کە زیابوونەوە بۆ باشە من پێم وا بوو ئەبواە کاگنە شوان و ئەو برادرانی زیاش بوونەوە خۆتی هەموو لایەکانی تری کە ناویشێتی ژمان و ناڕازین لە ناویشێتی سەرفی بکەینیشێتی چاکسازی تا بکەین و من پێم وایە ئەو خۆتی کاگنە شوان بە ئەم 3 ساڵە سەرفی کردووە لەگەڵ زوتنەوەی گۆڕان لە ناویشێتی نیشتیمانی کوردستان سەرفی بکرای بۆ ئیمکانەتی اقتصادی و علاقات و شتانێکەتی کاگنە شوان عنصری پێوی زۆر گەورە بناویشێتیە کاگنە شوان تەنیا بەدیلی مامزرار بوو ناویشێتیا کە بەدیلی تری نەبوو بۆیە کاگنە شوان قەناعەتی وا بوو کێتر ئیشی لەگەڵ ناکرێت لەگەڵ مامزرار ئەبێ زیاد بێتەوە من خۆم دوای ئەوە نەبوو بڵێ کەومە دژایەتی گۆڕان یاخسە لەسەر گۆڕان نەکرد نەکرد من پیاوێکی گۆڕان خوازم و حەزم لە ئاڵوگۆڕ و دەسا و دەستی دەسەڵاتە و من پێم ناخۆشە زەماعەتێکی مشەخۆر بە درێژایی 10 ساڵ و 20 ساڵ و 25 ساڵ لەسەر حکم بێنەوە کە ئەمە نەخۆشیێکی زۆر گەورە و کوشندەی نامی لە تێمە بەڵێ باسیەوەت کە نەوشڕە مستەفا تەنها بەدیل بۆ جێگای تاڵەبانی ناویشێتیە ئیسا کە ئەویتیانە ماوە کێ بە بەدی لە زانیت من پێم وایە گەر حیزبێک دیموکراتیی تیا بێ و بە پێی لیزان و ئەنجومەن تەسەڕوفکە پێویست ناکا بڕی چێ بەدیل و چێ بەدیل نییە بەڵام ئەم حیزبە تا ئێستا بەو شێوەیە هین ناکە بەو شێوەیە تەسەڕف ناکە کە هەیئەتێکدا بنرێ ئەم هەیەتە دوای مامزار دەسەڵاتدار بێ ئەو هەیەتە لە ناو خۆیە یا ئەو مەکتەبی سیاسی ئەو سەرکردایەتی ئەو ئەنجومەنە سەرکردەیە هەڵبژێرێ لە ناو خۆیە ئەو هەرچی کەسێکیان هەڵبژاری تاعەکەن بەڵام ئێمە فێر بووین لە مێژووە فێر بووین لە کۆنەوە فێر بووین کەی لای مەخەری شخص بەرزی و دەستنیشانی شخص بکەین من بۆ خۆم بڕوام بۆ نازانێ بەڕاستی من پیرۆزکردنی شخص و بەرزڕاکردنی شخص بەو شێوەی کە ئێستا لە کوردستان هەیە لە 100% دژیم ئەوە زۆر خەتەرە زۆر باشە ماوەیەکی زۆر قسە لەسەر ئەوەیە ماوەیەکی زۆر تۆ زۆر نزیک بوویت لە بەرهەم ساڵحەوە بڵێ چی لە بەرهەم ساڵحەوە تۆی نزیک کردەوە بەرژەوەندی کارکردن یان پەیوەندێکی شخصی پەیوەندی ئەمە زیاتر پەیوەندی شخصی بوو و من بەڕاستی زۆر گوێ لە قسەکانی من گرتووە و لێرەوەش سوپاسیەکە مۆستەدەمەی کە سەرۆکیە زمانی وەزیران بووە سەدان و هەزارانیشی باشم بۆ خەڵق پێ کردووە ئیشی شخصی یا عام ئیش عام ئیش شخصی زۆر کەم کردووە من بۆ مەشهورم ئیشی شخصی زۆر کەمەکەم من خزمەتی دیەکانەکەم وەرە منتقەیە ئەمە ببینە بزانە ئەو دیانە هەمووی چی خەدەماتی بەڵێ ئەی بۆ دیەکانی تر ئەوەی کە دەسەڵاتم بۆ نزیک بۆ هاتبێ بەهانایەوە چووم لەبەری مەرگەوات پێ نامەم نووسیوە لە شیوە هاتبێ تەلەفۆنم کردووە بۆیە من پێم وایە بۆ خزمەت گوزاری ئەرچی یەکەمی ئەمێ کابێ گرنگی پێ بین دەسەڵاتی خۆشم بەکارنەوە بەڵام تۆ کەسێکی نزیک بووی لە سەرۆکی حکوومەتەوە ئەو کاتێک کە بەرهەم ساڵح بووە ئەیەکە دیەک شێخ محەممەدی سەرگەڵویان نەناسیایە کارەبایان بۆ نەچووە مەشروعی ئاویانەوێ مەکتەبیان نییە خەسەخانەیان نیە ئێوان شکام کردایە جا خۆ من پێشوەی جوابێ و پرسیاری تۆ بدەمەوە ئەوەی کە ئەنجومەنی باسکە من لە ساڵی 1994 لە کۆیە مامزال ماوە زل و زیندووە وتم مامزال ئەوەی کە پێشمەرگە بووین و مەسئولیتمان کردووە مەهێڵ لە حکوومەتە مەسئولیت بکەین با لە حیزبیشان نەکەین ئەنجومەنێکمان بۆ دروست کە 100 کەسین 150 کەسین لە پشتەوە ئێمە حکوومەشتی خراپی کرد سەرزەنشتیانەکەین شتی باشیان کرد دەست خۆشیان لەکەین من هەڕێی وا بوو ئەگەر هەموو برادەرەکانمان
ئێمە چۆن دە 15 دێمان ئاوادانگرێتەوە تەسیرمان لەو منطقەیە هەیە هەر برادێکمان کە کۆن پێشمەرگە بوو حرمەتی هەبوو شخصێتی هەبوو خەڵک ڕێزی لێگرت و خۆی بەقەتکردەوە شەیدی داوە لە سنووری خۆی مایە لە کوردستان ئێستا کوردستان وەکو لوبنانی لات ئێستا دێ بە سەرگەڵ و مرتاح خزمەتمان کردەوە من حەز دەکەم سەرگەڵوو کۆی بێ سەرگەڵوو بەهۆی پەیوەندی شخصیەکانی تۆ لەگە بەرپرسەکانە خزمەت کراوە بەڵێ و تەسیری زۆر بۆ بڵێ تەسیری زۆر بووە زۆر زۆر کەواتە ناوچەکانی کە نەکراون لەبەرەوەیە کە کەس نەبوو محامی دیفاعیم دیفاعیان لێ بکە بەڵێ من بۆ خۆم زێوری و منطقم باشە بەڵام ئێگەر بۆ نمونە تۆ وەکو کەسایەتیەک مەشروعیشی وا بخسایەتە بەردەمی بەرهەم ساڵح کە بە بەرنامە هەموو ناوچەکانی وەکو سەرگەڵوو لێ بکردایە نابوو ناتوانێت بەرنامە بیکە کەس ناتوانێت بۆ ناڕن ئەیسا لە حکوومەت مەسەر منە حکوومەت پارەی هەیە سبەینە برادێکی مەسوولتر لەو تەلەفۆنیشی بۆ کاغەزیشی بۆ نووسێڵە کارەبا بنێر بۆ فڵاندێکە لە بەرنامەیانێ کە من دایان بەڵگەی ئێستا ماوەوە بەڵێ ماوە یا تەنانەت ئێستاش ماوە ینی نامە ناردن و شتی شخصی ئێستا حالیە نازانم وتی کاگنێسی چواگەم لێ نێبڕاستی بەڵام بەتاکید ماوە بەتاکید ماوە کاک عیمان لەوێ قابلە مەسەڵەن بڵین تۆ پلان دانەی مەبلەغی پارە بۆ قەزایەک ئەم ساڵ تۆ ئەمەنە ملیۆن دۆلارە لەم قەزایە سەرفەکەی بەڵام لە پڕێکا داوایەک بۆ مەسوولێکی بۆ برادێکی ئەنجومەنی وەزیرانسیە بۆ خۆیان بۆ جێگرەکەی ئەڵێ بڕۆ ئەوەنە بۆ فڵاشمان سەرفکە لەو حیسەیە ئەی باخۆ لە پارە لەش پارە شوێنێ بەڵێ زۆر باشە بەشێکی زۆر لە خەڵک ئەوانەی کە متابعی یەکێتین و لە هەواڵی ئەپرسن باسی واکەن کە ئێستا یەکێتیش دەسەڵاتێکی لە دەستان هەماوە ئەوەی کە هەیەی هەمووی جێگرە جێگری سەرۆکی حکوومەتە جێگری ئەنجومەنی ئاسایشە جێگری سەرۆکی هەرێمە کەواتە بۆ ئەوم ڕخنەیە لە یەکێتی ئەگرێ بۆ ڕوو ناکرێت ئەوانەی کە کەسیەکە من لە ناو مواسساتی دەوڵاتە تۆ لە سەرمە چیاڵیت من ناڵم هیچ دەسەڵاتی لەماوە شتێکی ماوە بەڵام حیزبی دووەمە لە دەسەڵاتە حیزبی یەکەم پارتیە و بڕیاردە لە کوردستان ئەوانن و دەسەڵاتدار ئەوانن و من پێم وایە ئەوە نەتیجەی خلافاتی ناویەکێتی و ئەو ئینشقا خۆ مەشاکلانەیە کە دروست بووە بۆیە ئێستا فیاڵ نێسایەکێتی هێزەکە کە زیاتر ئەوانەی کەیشی تیاکەن بەداخەوە بەشێکی لەو خەڵقانن کە مستەفیدن تیا لەبەرەوە بەلایەنەوە مهم نەیەکێتی سەرکەوێ ژێرکە تا چەند ئەو سیستمە زیانی لە یەکێتی یاوە کە سیستمی سەرۆکایەتی ڕاستەوخۆ لەناو خەڵکەوە هەڵبژێرەوە لە پەرلەمانەوە نەبێ پێم وایە لە بیر و بۆسوونی یەکێتیا زۆری زەر لەداوە سوکە یەکێتی بڕۆی بەر لە پێشمەرگایەتی بڕۆی بە لە دروستبوونی یەکێتی نیشتیمانی کوردستان بڕۆی بە سیستەمی سەرۆکایەتی نەبوو بڕۆی بە سیستەمی پەرلەمانی ئێستا بڕۆی پێهێناوە ڕازی بۆ پێ لەبەر بەرژەوە دیارە خوان کە تعبیرەکەن لەبەر بەرژەوەندی بەرزی خەڵکی کوردستان بەڵێ ینی بەرژەوەندی خەڵکی کوردستان و خوازیوان حیزبی دووەم بن بە قەنەعاتی تۆ خۆی هەر کاکە بۆ نمونە لە ئەنجومەنی ئاسایشە باسەکەین قسەی زۆر لەسەر مەسەلی دامەزرانی ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان کرا کە مەسرور بارزانانی کرا بە ڕاوێژکاری و کەسێکی یەکێتی کرا بە جێگری قسەی زۆر کرا کە ئەمە هیجدی پێ ڕازی بوو کەساتی دوو میوەرگرتۆ لە ناو ئاسایشە خۆی پێشەوە یەکێتیش ڕازی بێ ئەگەر تۆ بێ تەقیمێکی واقعی بکەی ئەوە کاک مەسعود خۆی ئەو هەنگاوە نەنێ تاریخی بارزانیەکان ئەگەر بیگری 8,000 بارزانیان کە لە بنەماڵی بەرزانی لە بەرزانیەکان لە قوشتەپە بێسەر و شوێن کران هەمویان ئەنفار کران دەربەدەری قوڕبەسەریشی زۆریان دیوە لە هەموو شۆڕشەکانی کوردستان لە کۆماری ماباتەوە تا شۆڕشەکانی بەرزانی ساڵی 1930مانە ئەمانە دەربەدەر بوون شوێنەوەریان دیوە ئەوە کاک مەسعود خۆی ئەمەی نەکردە کاک مەسعود بەڕاستی ئەوە بیر وا بیر بکاتەوە وەکو سەرۆکی هەرێمی کوردستان کوڕی خۆی کوڕی خەڵکی وەکو یەک بینیە بەڵام کە تۆ بێی دابەشیکەی سەرۆکی ئەنجومەنی ئاسایشی کوردستان ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی کوردستان کوڕەکەی بێ و ئەوەکەی تریشی نیەشێتی بێ کەوا بۆ ئەمە ناتوانانی بڵێ ئەنجومەنی ئاسایشی کوردستان ئەنجومەنی ئاسایش خۆی مەفهومەکەی پاراستنی ئەمنی قەومی هەر میلەتێک پەیوەندی بە دەسەڵاتەوە نییە ئەبێت دەسەڵات بێ دەسەڵات بێ لە ڕاستی ئەنجومەنی ئاسایش ئەبێ بەرنامەی خۆی تەقدیم کا بۆ حکوومەت یا بۆ سەرۆکی هەرێم کە ئێستا نیزامی سەرۆکایەتی یا بۆ پەرلەمان کە تەحالوفاتی لەگەڵ دووەلی ئەقلیم لەگەڵ دووەلی دنیا لەگەڵ منەزەماتی تر چۆن بڕوە لەبەرەوە هەر ئاڵوگۆڕی دەسەڵاتێک بێ ئەبێ ئەنجومەنی ئاسایش لە شوێنی خۆی بێ هەر لەم بەرنامەیەوە من ساڵی 2011 لە مانجی 5 بەرنامەیەکم کرد
باسی ئەنجومەنی ئاسایشی کوردستانم کرد پێشەم ئەنجومەنە خۆی ئەگەر بکرێت لەم زروفەیەمە ئەنجومەنی ئاسایشی کوردستان بە قووەترین ئۆنسور لە حیزبەکان بە معارزە و بە دەسڕاتەوە زای چەند کەسێکی بێلایەن دابنێن خەڵکی کەفوو کە توانای بڕی بڕیادارە نەبێ ئەمانە بڕیا لە سارە نووسی خەڵکی کوردستان بدەن بەڵام ینی بۆ ئاسایی نییە کە مەسعود بارزانانی کوڕەکەی خۆی دابنێ لە کاتێکە ینی ئەگە کوڕەکەی بەتوانە بێ و بتوانێت ئەم ئەنجومەنە بەڕێوە بەرێ و کەسێکی بەئیمکانێت بێت لە مەجای ئەمنیە بۆ ئاسایی نییە داینێ ئەخر معقولە خۆ خاڵی خاڵۆزای کوڕی برازای برای ئامۆزای خوشکەزای ئەمە هەمووی مەسئول بن و لایینە ئەی خەڵکی تر ینی من پێم وایوانە عیلێگەر خەباتیان هەیە بەڵام بەم شێوەیە بێ ئەوە بکاوە بەڕێی من دیارێکی باشە بەڵام مەفرۆزێک چێ قسە بکە لە بەرامبەر ئەمەیە چ سنوور بۆ ئەمە دابنێ مەفرۆزێکی نیشتیمانی کوردستان موقفێ بێ لەسەر ئاسی حزب لەسەر ئاسی دەوڵەتە ئەی پەرلەمان ئەی بۆ نمونە حکوومەت و پەرلەمان موقفیان نابێت سۆ موقفیان نەبێ حکوومەتی خۆیانە لایەشی پارتی لە زعیفەکە یەشێتیە پەرلەمانیش بە ئاماشەوە تەنیا معارەزە و خۆی یەشێتیە وایە موقفی خۆی هەبێ بەڕاستی لەسەر ئەم شتانە من بۆ خۆمێشێکم گریم لە یەک دوو برادری خۆمەیە کە چون بەشداری ئەو دانانیان زومەنیان کرد ئەوە پێشەوە کە بڵێن پەلایان کرد موافقەتیان نەکردە بەڵێ بەڵام ئەگەم ئیشارەتەکە لە حیزبەوە بێ کە ئاماژەیان پێباکە ڕەزامەند بن لەسەر فڵان شت ینی پەرلەمانتار چی بگە هیچیش خۆرد و جوامێرەکە متفق بوون لەسەرەوەی تەوە بوو کەوان متفق بوون تر خەڵکی ڕێی نییە زۆر باشە قسە لەسەرەوە کرێت کە شێخ محەممەدی سەرگەڵ و ئێستا کەوازی لە حیزب هێناوە دانیشتووە خەریکی تجارەتە خەریکی تجارەتی تو ئێستا نەوەی تیجارەتم نییە من حەزەکەم یەکش پێ بڵم کاکەڕێوە من خانوویەکم هەیە خانوویەکی گەورەیە لە سەرگەڵ نەکە لە سلێمانی 600 مترە بەڵام من کڕیمە بە دەفتەرونیەک بە 15,000 دلار 30,000 دلاریشم پیاسەر کرد تعمیرم کرد بە ساڵی 2000 ئەم خانووی ئێستا من گوناحم چییە لە خەڵکی تر زیاتر زووتر چون پارەم ئەوم کڕیەوە و ئێستا ئەوەی کە بە دەفتەرونیە کڕیمە 90 دەفتەرەکە من ئەوم هەیە دۆ زیاتر زایت خانوێژی دیری بچووکی مناڵەکانە تیاژیم و لە سلێمانی بەڵێ لە سەرگەڵ و خانۆمەیەکە هەمە ئەوەی کە هەموو کەس زانێ و ماڵی خەڵقە بەڵێ لەسەر ئەو خانووە قسە ئەکرێ ئەڵەن شێخ محەممەدی سەرگەڵ لەناو حیزبی سوسیال دیموکراتایە کە چی دیوەخانی هەیە لە سەرگەڵ تەنانەت سەرکردە گەورەکانی یەکێتیش هاتوچۆیەکەن من نەک سەرکردی گەورەی یەشێتی سەرکردی گەورەی گۆڕانیش دێ خەڵکی یەشێتیش دێ بەڵام زەماڵ پاکەکان دێن بۆ لای منەوانەی کە دێن زەماڵ پاکەکانن ئەوانە تێکۆشەرەکانن ئەوان کە دانیشن بە سراحەت مناقشەکانی خۆمانەکەین ئەدیبەکان ڕۆشنبیرەکان حەزەی ڕۆژ وەرە بە سەرگەڵ بزانن چی دێ خۆ تەنیا خۆفرۆشەکانی لێنین ئەنا هەموو خەڵکی کوردستان دێ بەڵێ یەک بابەت زۆر گرنگە بە سەرما تێ نەپەڕێت تۆ ماوەیەک ئەندامی مەکتەبی کۆمەڵایەتیش بوویت مەکتەبی کۆمەڵایەتی یەکێتی نەخێر ئەندامەتی لێرە بەڵێ دوای ڕاپەڕی نەخێر بەڵێ تەسەوری تۆ لەسەر مەکتەبی کۆمەڵایەتیەکان چییە؟ ئەمانە تا چۆن ڕۆڵیان بینیوە لە لاوازکردنی دەسەڵاتی دادوەریە لە کوردستان نەک هەر یەکێتی هەموو حیزبەکان من پێم وایە ئەرسەن دانانی مەکتەبی کۆمەڵایەتی و دەسەڵاتدان بە مەکتەبی کۆمەڵایەتی بۆ سڵحی عەشایری ئەوەیانی لاوازکردنی دادگاکان ئەوەیانی بێیاسایی ئەوەیانی بێدەسەڵاتکردنی دادوەرەکان لەبەرەوە پێویست نەبوو بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر پارتیش ئەوەیە بێ بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان قەت بیر لەوە نەکاتەوە بەشی کۆمەڵایەتیە بێ با دادگاکان حکمی خۆیان نەوەدری خۆیان بینن بەڵێ زۆر باشە ئێستا تۆ لە کێوە نزیکیت لە یەکێتیەوە یا لە گۆڕانەوە وەڵام من و کۆشخاز لە هەردوو لە خەڵکان وەکو ئینتیمای سیاسی وەکو بیرکردنەوەی سیاسی من لەگەڵ ئاڵوگۆڕی دەسەڵاتم لەگەڵ من پیاوێکی گۆڕان خوازم یان لە گۆڕانەوە نزیکی قەناعەتە وایە گۆڕان بەدیلی هێزی دووەمە لە کوردستانە تەنیا چارەسەر بۆ ئەم وەزای کە ئێستا ئێمە تیاژین پاریش لێر هەروام ڕێی وا دەبڕی یەکێتی نیشتیمانی بەخۆی بچێتەوە خۆی بگۆڕێ گۆڕان و یەکێتێکی گۆڕا و شتێکی بێز دروست بکەن ئەوە تەنیا ڕێگایە بۆ ئەوی بتوانێت لەم کاتەیە ببن بە هێزێکی بە سەرەکی لە کوردستانیانە جادوای هەموو کێشمە تەسەورێک شتیوان ڕووبە بۆ ناکرێت سیاسەتم ڕیشتەیە بۆ ناکرێت شێکو مەمزار سمێنێ هەتا بۆ معلومات مەمزار بەس نەفەسی تیا بمێنێ
سبێنە قەرار بدە دووس بێ جێبەجێەکە مامزانەشی توانی نێڵە جیابوونەوە بێ مامزان ئەیتوانی نێڵێ کادرێشیتی بڕۆ ئێساش مامزان دەتوانێت یەشتی گۆڕانش بکاتەوە بێک ئەتوانێت نیمسەبەرێشی دروستکە یعنی هێزەکە و بڕیارەکە هەمووی لای مامزرا لای کەسی تر نییە بەڵێ زۆر باشە کاتی بەرنامەکەم زۆر کەمی بەڵامە وەکو دوا پرسیار لێت بپرسم تۆ بە حکمی نزیکیەکەت لە یشێتیەوە بە حکمی چەند پۆستێکە وەرەگرتووە یەکێ لەوانە هەستیارترینیان جێگری بەرپرسی مەکتەبی ئیدارە و دارایی گشتی یەکێتی شێخ محەممەدی سەرگەڵ و ئێستا سامانی چەنە وە لە شوێی هێنا ئەمە پرسیارێکە کە هەڕاستی زۆر بەرپرساکرێ کە ڕەنگە دەرفەت نەبووی ئەمە لەم بەرنامەیە لیان بپرسین ئەو من لە تۆ پرسم باشە من پێ دەڵم ئەو خاونم کڕیەوە بە 15,000 دلار 30,000 پێ دەفتەر و نیو بەڵام من ئێستا حالیان 250,000 دلار قەرزارم کە پێڵم 25 دەفتەر لێرە لەسەر چی کە قەرزم کردووە دەری نێناوە بۆ مەساریف و بەڵخۆمە قومان ناکەمی دۆڕن سەرفم کردووە لە ئەوەی کە تۆ پێڵی دیوەخان کە میژەڵێ ماڵی خەڵق لەوێ سەرفم کردووە خەڵق بتێنێتێ بە حکمی مەکانە سیاسەکەی پێشوم ئێستا ژوازان خەزێنی مامزێ لە بەرزی منە خەڵق تووشی سەرەتانە بێ دێ بۆ لای من خەڵق ژنێنێ خەڵق فەقیرە بێ من ڕوو ماگانە یارمەتی دای خەڵقە دەم زیاد کەم خۆشم لە سەڵات منامێنێ من سوپاسی برادرەوەزە باشەکانەکەم لێرە مۆ ناوێ بنێم یەکی وەکو دکتۆر تا یەکی وەکو سەرداری شقادر یەکی وەکو کاک فاروقی براسبە ئەمانە زۆر زیان من خەڵقم ناردوو بەلایەن یارمەتیان داون من بەوەی خەڵ یارم دەوڵەمەند ژین دەوڵەمەندیش کە دەگەڵی تێکەڵم بۆ مەسەرەی تێکەڵم یارمەتی فەقیری پێ لێ وەرەگرم بەڵێ زۆر باشە شێخ محەممەدی سەرگەڵ و زۆر سپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەی بەڕاشکاوی هیوادارم بەرنامەکە بەدڵ بوو بێ سەرچاوم زۆر سوپاسانەکەم هیوادارم ئێوەش بێلایەنی و سەربەخۆی خۆتان پارێزن و هەوڵ بدەن لە خەیری تێکۆشەرەکان و ڕۆشنبیرەکانی ئەم وڵاتە بۆ ئەوەی هەم مێژوتان بۆ باسکەم بەڕاشکاوی قسەکانتان پێ زۆر سپاس بۆ تۆ زۆر بەڕێزانم بۆ سەرنج و تێبینیە کە توان لە ڕگەی ئیمەیل ئەدرەسی بەڕاشکاوی @nrttv.com پەیوەندیمان پێ بکەن تا هەفتەی ئایندە و بەڕاشکاویەکی تر هەموو لایەک لە خۆشیاوت